بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ خۆشحاڵم لەم دیبەیتە تایبەتەی شەوانی چوارشەم جارێکی دیکاتومەتەوە خزمەتتان دیارە ئیتروای لاتووە بڵین ئەبێ بڵین دیاردەی کۆرۆنا ئەبێت لە تێڕوانینە جیاوازەکانەوە لە ڕەهەندە جیاوازەکانەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئێمە قسەیان لەبارەوە بکەین ئەم شەو بابەتەکەمان تا ڕادەیەک دوورە لە بوارە تەندروستیەکەوە مەبەستمانە قسە لەسەر کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا بکەین لەسەر ئابووری جیهان، ئابووری ناوچەکە، ئابووری عێراق و لە ئەنجامیشدا ئابووری هەرێمی کوردستان. و هەرێمی کوردستان پێویستە لێرە بەدوا حکوومەتی هەرێمی کوردستان بە چ شێوەیەک لە شێوەکان خۆی بۆ ئەم قۆناغا ئامادە بکات، پلانەکان چین و کاتێ باز دێتە سەر بابەتی بازرگانیەوەتانێ لە نوێترین بڕیارەکانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان باس لەواکە کە هاتو چۆ بازرگانیەکان ئاڵوگۆڕە بازرگانیەکان لە مەرزە فەرمیەکانەوە ڕادەگیرێت و تا ڕادەیەکی زۆر کەم دەکرێتەوە. مەبەستمانە ئەم شەو لەم بەرنامەیە قسە لەسەر تەواوی ئەم بوارە بکەین و هەرێمی کوردستان چەند ئامادەیە ئەگەر سنوورەکانی بەڕوودا دابخرێت و هاوڵاتیان پێویستە لە چ ڕوویەکەوە هۆشیار بن و خۆیان تیار بکەن. من بۆم بەرنامەیە بە سوپاسەوە سێ میوانی ئەزیزم هەیە لە ستۆدیۆی ناوەند لە پایتەختی کوردستان لە شاری هەولێر هەرێک لە بەڕێزان کاک کەمال موسلیم وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بخێر بێن، دکتۆر ئاراس قادر خۆشنا و سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی ستراتیژی ئێوەش بەخێر بن، دکتۆر سەرچاوم، هەروەها دکتۆر گۆڤەن شێروانی پسپۆری بواری نەوت و جیۆلۆجی و ئابووری نەوت کە ئەم بوارانە ئەم شەو ئەو بوارانن کە ئێمە مەبەستمانە زانیاری ئەکادیمی ڕەها و تایبەت کە بە زمانێکش کە بینەر لی تێبگا بیگوێزینەوە بۆ ئێوە. کاک کەمال لە جەنابتانەوە دەست پێ یەکەم. جەنابتان وەزیری بازرگانی و پیشەسازین، ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران بە سەرپەرشتی کاقوبا تاڵەبانی دانیشتن، کۆبوونەوەتان کرد، گفتوگۆتان کرد سەبارەت بۆ بواری بازرگانی و پیشەسازیش، زیاتر بازرگانی هەنگاوەکان چین و چۆن خۆتان ڕێخستۆتەوە بۆ ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە کەمترین زیان هەم گیانی و هەم ماڵی تێیپەڕێنین. زۆر سپاس. لەوەتەی ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە هەر لە بیدایەتەکانی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە لە وڵاتانی تر حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کرد بە گرتنەبەری ئەو ڕێکارانەی کە ببێتە هۆی ڕێگریکردن لە هاتنی ئەو نەخۆشیە بۆ کوردستان و لەو حالەتەش کە تووشی بێتن بە کەمترین زیان لێ دەربچین و نەخۆشیەکە وانە بێتن کاریگەریەکی زۆر لەسەر خەڵکی کوردستان بکا بە تایبەتی لە ڕووی سەحیەوە. هەر بۆیەش هەموو ڕێکارەکانی گرتوۆتە بەر و ئیمکانیاتی خۆی زۆربەی هەرە زۆری بۆ ئەوە تەرخان کردووە. ئەو کۆبوونەوانەی ئێمە لە ئەنجومەنی وەزیران بەردەوامە بۆ ئەو بابەتە. ئێمە بۆ مەسلەی بازرگانیەکە ڕێوشوێنی یەکجار تونمان گرتوۆتە بەر بەوەی کە وەکو جەنابەت باست کرد هەم خۆمان لە نەخۆشیەکە پارێزین هەم سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستانیش کە یەکێکیان لە مەسلەی بازرگانیە بە شێوەیەک ئیستیفادەی لێ بکەین نەبێتە زەرەر لەسەر لایەنە سەحیەکەی. بۆ مەبەستە ئێمە لە مەتارەکان و لە سنوورە لە دەواازە سنووریەکانیش جارەی دەواازە سنووریەکان ئەوانەی کە لاوەچی بوون و پێویست نەبوو ئەوانە داخران سێ دەواازەی سنووری لە سنووری لەگەڵ ئێران ماوەتەوە و دەواازەی سنووری ئیبراهیم خەلیلیش لەوێ ئەو ڕێکارە توندانە گیراونەتەوە بە تایبەتی لە ڕووی سەحیەوە تیمە پزیشکیەکان لەوێ جوولەی بازرگانی بە شێوەیەک کەم کراوەتەوە کە تەنها بۆ پێداویستی هەرە زەروریەکانی خەڵکی کوردستان بێتن چی لە ڕووی موادی غذایی بی چ لە ڕووی موادی سەحیەوە بێتن. بۆ بڵێ من دواتر دێمە سەرە و باسەش لەگەڵ جەنابتان کە ئایا سنوورەکان دابخرێت جموجوڵی بازرگانی وەستێ چکەمە بە نسبەت بینەرەوە گرنگە سوپاس دەکەم کاک کەمال دێمەوە خزمەت دکتۆر ئاراس. دیارە ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی ئەتوانم بڵێم چاوەڕوان نەکراو تا ڕادەیەکی باش کاریگەری لەسەر دۆخە ئابوووریەکە دروست کردووە. من ئەمەوێت ڕێک لەو پرسیارەوە دەست پێ بکەم نەیخەمە کۆتایی بەرنامەکەوە چی بکرێت لە هەرێمی کوردستان بۆی بە کەمترین زیان
لە بوارە ئابوووریەکە لێ بینە دەرەوە چکە ئێوە هەمووتان ئەزانن بینەرانیش ئاگادارن هەرێمی کوردستان تازە خەریک بوو هەناسەیەکیەدا لە ژێرباری ئەو قەیرانانەی کە بەسەریدا سەپێنرا بوو و تووشی بوو. سپاس سەرەتا حقەتێکێت تاڵە بەڵام دەبێت بێڵێن بەڕای من توانایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو حکوومەتەکانی دیکەش لە ناوچەکەدا بۆ بەرەنگاربوونەوەی ئەو کاریگەری ئابوووریەکانی جگە لە مەسلەی ڤایرۆس و کە ڤایرۆسی کۆرۆنا و دواترێ دابەزینی یاخود دارمانی نرخینەوت کە ئێستا باسی دەکەین لەوانەیە کەمتر توانای هەبێ بەرەنگاربوونەوەی وەک ئەوەی کە چۆن لە ڕووی تەندروستی و لە ڕووی هێزەکانی ناوخۆ هەندێک کاریان کرد. ئەوە یەک بۆچی بەخۆی ئابووری جیهان لە 2020 ئابووریەک بوو کە ئابووریەکی تەمبەڵ بوو بەمانایەک وا بوو کە ڕێژەی ئەوەی کە پێی دەگوتێتن گەشەی ئابووری جیهان لە 3.2 بۆ 2.9 نزم کرابەوە واتە بەخۆی وا بوو کە کۆرۆنای هاتە سەرێ لەگە سەرەتای ساڵ وای کرد کە پێشبینەکان وەک بەجێرەی نوێترین راپۆرتی ڕێکخراوی هاریکاری و پەرەپێدانی ئابووری و ئەو ڕۆژ هەندێک لە ڕێکخراوەکانیت کە پێشبینەکانیان تۆزێک ڕژبینتر بوون لەوانی پێشترێ سێ سیناریۆ دانرا بوو لە باشترین سیناریۆ ئەوە بوو کە ڤایرۆسی کۆرۆنا هات ئەگەر بێت و ڤایرۆسی کۆرۆنا تا مانجی کۆتایی مانجی چار کۆنتڕۆل بکرێت زیاتر تەشەڕێن نەکاتن ئەوەیە کە ئابووری جیهان لە 2.9 کە پێشبینی کرد بۆ کرابوو بێت 2.5 زیاتر دابەزەوە لە سیناریۆ متەفاعلەکە کە لە مانجی چار کۆنتڕۆل بکرێتن ئەوەی دووەمیان ئەوەیە کە ئەگەر بێت و تا کۆتایی مانجی 8 بەردەوام بێت تا هاوین بەردەوام بێتن و بەو وەتیرەی کە پێشترێ بڵاوبووتەوە بە هەمان وەتیرەکە ئێستا لە هەندێک شوێن وەتیرەکەی زیاد و لە هەندێک شوێن کەم بووە لە ئەوروپا زۆر زیاد بووە بەڵام لە سین کەم بووتەوە بە شێوەیەکی گشت ئەو کاتە پێشبین دەکرێت کە پەرەپێدانی ئابووری جیهانی لە دەوری 2.1 بێتن بەڵام لە سیناریۆ متەشائیمەکەی کە ڕژبینەکەیە کە تا کۆتایی ساڵ بەردەوام بێتن و لێکەوتەکان کە تا هەر ئەوەش حسابکرایە لەوانەیە گەشەکردنی ئابووری جیهان بێت 1.5 ئەو قسانە کە چەند پۆینتێک باز دەکەین باسی کەمبوونەوەی چەندین تریلیۆن دلار دەکەین لە ئابووری جیهان لەبەرەوەی شتێکمان پێ دەڵێن GDP جیهانی ئەوەی کە پێ دەڵێن گرۆس دۆمەستیک پرۆداکت یاخود ناتیجی ئیجمالی محلی لە جیهاندا نزیکەی 85 تریلیۆن دلار لە هەموو جیهان بەڵام ئەگەر ئەوەی ئەمە باز دەکەین کە کەم بێتەوە بێتە نزیکەی خوار 50 تریلیۆن دلار لە دنیادا واتە چەند دەبەر هەموو باشە دکتۆر زمانەکە سادەتر بکەینەوە بۆ بینەر ئەگە سادەتری کەین باش ئەوە بۆ خۆی وا بۆ اقتصادی دنیا کە کۆرۆنا هاتە سەرێ بەڵام لە پێرێ ڕا فاکتەرەشکەش هاتە سەرێ پاشەوەی کە ڕێکخراوی ئۆپک لەگەڵ رووسیا نەگەیشتنە اتفاق بە تایبەتی سعودیە و ئەو دوو لێکدانەوە جیاوازێک کە لەوانەیە رووسیا بە شێوازێک پێویست ناکرێت بە درێژی باسکن کەچیە بەڵام ئەو بڕیارە کە دەتوانین بڕێن هەندێکیان ناوێن ئرتیجالی یاخود خێرا هەندێک پیان وابوو غێر متەوەقع بوو کە سعودیا دای ئەویش ئەوە بوو کە مادام رووسیا ئامادە نییە بەرهەم کەمکەینەوە یەکسەر ئەو ئەعلانی کرد کە لە مانگی چارڕ بەرهەمی خۆی زیاد دەکات و بە نرخی کەمتریش دەیفرۆشێتن لەوانە چاوەڕوانی کەمیان کرد بەڵام ئەوەی لە بازاری جیهاندا ڕوویدا کۆرۆنا نرخی نەوتی لە 6 دلار کردن نزیک 47 دلار و دوێنێژی عازی بۆ کۆمپانیا ناوخۆیەکانی سعودیە نردووە کە دەمەسەریان زیاتر تەنها ئەو تەسریح ئەو لێگەشتنە لە 47 هێنایە سی دوێنێ هەندێک پاشەوەی کە هاتە 28 دوای لە 32 خۆی گرتەوە وای کرد کە تەسریحی رووسی هەبوو کە ئامادەیە با بڵێن بێتە پێش و ئەوە بکاتن بەڵام ئەوڕۆ ئەو تاکیدکردنەوەی سعودیە لەسەر ئەوەی نەک ئەوەی کە دانابوو کە ئەو لەوانە ئینتاجی کۆی گشتی ئارامکۆ دەگاتە 12.3 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا دەڵێ دەیگەینمە 13.5 ملیۆن بەرمیل ئەوە دووبارە بازارەکانی نەوتی دوێنێ ئەو بێوارە خۆی تا 38 دلار بەس بەرز بوو بەڵام ئەوڕۆ لە دەوروبەری 35 دلار مامەڵی پێ دەکرێت واتە سیرکردن اقتصادی عالەم بەخۆی لاوازە GDP لاواز بوو کۆرۆنای هاتە سەرێ و ئەو بارودۆخە نەخوازراوەش هاتە سەرێ لەگەڵ ئەوەی کە چیت کەشێ دەکەوێت ئەوانە هەمووی وا دەکاتن کە یەکەم زەرمەند چێ دەبن ئەو وڵاتانەی کە پێیان دەگوتێتن وڵاتی اقتصادی ڕێعی کە عێراق لە پێش هەمویانە بۆچی عێراق لە پێش هەمویانە عێراق فەرقە لەگەڵ سعودیە 165 داهاتەکەی لەسەر نەوتە رووسیا 140 لەسەر نەوتە وڵاتەکانی کە بەڕێژێت جیاواز تاکە وڵات لە دنیا کە 93 داهاتەکەی لەسەر نەوتە عێراقا سپاس دەکەم دکتۆر بۆیە کاریگەریەکەی لەسەر عێراق زیاد دەبێت ئەگەر لەسەر عێراق جارێک بێتن بەداخەوە لەسەر کوردستان لەوانەیە زیاتر بێت لەسەر ئەوەی عێراقش دەکرێت باسی بکەم وردە وردە دێنە سەر باسی دکتۆر گۆڤن ینی وردە با بینن لە
تەکمیلەکردنی تەواوکردنی قسەکانی دکتۆر ئاراسەوە ینی ئەم دابەزینی نرخی نەوتە بە نسبەت عێراقەوە مەترسیەکی ئێجگار جدیە یعنی ئەو کاتی لە 2019 کە بۆ نمونە نەوت لە 55-56 دۆلارە بوو عێراق نزیکە یاخود با بڵین بە دیاریکراوی 19 ملیار کورتهێنانی هەبوو ئێستا هاتووە بۆ 31 و 32 و ئۆڵڕێدی عێراق خۆی یەک دنیا کورتێنانی هەیە یعنی ئەو پێشبینیانەی بۆ بودجەی 2020 کراوە و دەنگ و باسیەوە هەیە کە نزیک بێتەوە بەم دۆخە ئێستەوە لە 50 ملیار دۆلار کورتێنانەکە ئەمە مادام عێراق بە تەواوەتی اعتیمادی لەسەر نەوتە ئەمە ئەم زێرە ڕەشە داهاتوی عێراق ڕەش ناکات بەتەکیید پێشەکی سڵاوڕێزم بۆ کەناڵەکەی 24 و بینەر ئازیەکان بۆ میوانە بەڕێزەکان دکتۆر ئاراس و کاک کەماڵ من هاوڕام لەگەڵ بەرەزان کاک کەماڵ و دکتۆر ئاراس کە ئێستا دوو فاکتەری گرنگ هەیە کاریگەری هەیە لەسەر ئابووری جیهانی ئەویش مەترسی کۆڕۆنا ڤایرۆسی کۆڕۆنا کە لە مانگی 12 2019 دەست پێ کردووە وەرەوها گۆڕانکاری لە بازاری نەوت کە تەنها شەشی سێ دەستی پێ کرد کە ئەوش ڕێککەوتی کۆبوونەوەی ئۆپیکە ئەوەی کە تەسیری کە طبعا بە هەمان کات ئەوەی کە دکتۆر ئاراس باسی کرد نرخەکان دابەزی تا نزیکەی 33 و دەوری 33 تا 35 دلار بۆ هەر بەرمیلێک ئەوە کاریگەری یەکسانیە سەر هەموو وڵاتەکانی ئۆپک لەسەر وڵاتانی تریشەوە بەنسبەت عێراقەوە بە تایبەت وەک بەڕێز باس کرد ئەمە ساڵی 2019 کە تەخمینی سعرنەوت بە 56 دلار بوو بۆ هەر بەرمیلەک و تەقدیر کرابوو 3.8 میلیۆن بەرمیل بەرهەمە بهێنرێ اینجا بودجەکە بووە 108 میلیارد دلار و 19 میلیارد دلار کورتهێنانی بودجە بوو بەڵام چارەسەر دەکرات چونکە استقطاع دەکرات لە بەشی بۆ بەرهێنان و داهاتی تر و هەرەوە ئەوەی گۆڕا لە ساڵی 2020ەوە هەمان سعی نەوتیش هاتە خوارێ و هەروە بەرهەمێنانی نەوتیش هاتە خوارێ عێراق ویستیر لە 3.8 نەگەیشت بەڵکو مانگی 12 گەیشتە 3.4 یعنی 3 میلیۆن و 400 هزار ئێستا خۆشبەختانە کە یاسای بودجەی 2020 پەسەند نەکرا چونکە دیسان دەبی دەستکاری بکرێتەوە کە یاساکە خۆی بەو شێوەی پێش کۆرۆنا نزیکی 12 ملیارێک عەجزیە بوو کورتێنانیە بوو بەڵێ 19 بێزگە لە قەرزەکانی حکومەت کە نزیکەی 120 میلیارە ئەوەی کە باس کرد زۆر تەواوە 19 میلیارەکەی پار لەگەڵ 32 میلیاری ئەو ساڵانی کۆی هەردووشی عەجزەکەی کورتێنانی بودجەی 2020 دەگاتە 51 میلیارد دلار ئەگەر بودجەکە عین وەک خۆی بی ساڵی پارک 108 تقریبا نزیکەی 145 ئەوەکە ئەمش ڕێژەیەکی زۆر گەورەیە ئەبێ بە جدی سێری بکرێ چۆن خەلێکی ئەزمە کرایە بۆ ڕوبەرونەوەی کۆرۆنا ئێستا بێ حکوومەتی عێراق دیوارە خەلێکی ئەزمە بکاتن لەسەر ئاستێکی بەرز چارەسەرێکی علمی واقعی بکاتن لۆ چۆنەتی هەژمارکردنی بودجە بۆ ئەو ساڵی چونکە باشە تو ئەو کورتێنانە لە چێ کردەکەی 50 میلیارد لە بودجەی استثماری بودجەی تشغیلی و لەسەر کامیان بەتەکید وەک لە حکوومەتی عێراقیەوە لەسەر زمانی وەزیری دارایی و تێمە دەستکاری موچەی فەرمانبەران و خانەنیشان و شەبەکەی اجتماعی دەستکاری ناکەن واتە دەبێت استقطاعەکە لە شتی تربی ئەمە شتێکی جدیە کارێ سەر بکرێت طبعاً ئەو بەشانەی چونکە علاقەتی هەیە بە ژیانی خەڵک و قوتی هاوڵاتی لەسەر سەرانسەری عێراق ناکرێت بە هیچ شێوەک دەستکاری بکرێت بەڵام حکومەت بەتەکید شتێکی گەورەی لە دەست دەچی بە تەسەوری من بودجەی ئیستثماری هەر نامێنێ و بودجەی تشغیلی ئەبێ زەختێکی زۆر خۆی وەبەرێنان زۆر کەم بوو ئیجار بە تەواتی نزیکە بێتەوە لە سفر سوپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتت کاک کەمال دکتۆر باسی شانەیەکی کرد یاخود ژوورێکی ئۆپەراسیۆن کرد لە عێراق بەڵام ئەمڕۆ لە کۆبوونەوەکەتان باسی ئەوتان کردبوو کە شاندێکی هێرێمی کوردستان وەفدێکی هێرێمی کوردستان سەردانی بەغدا بکات سەردانەکە تەنها بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە لەوەی کە زیاتر تەشەنە نەکات و هاوکاری یەکتر بن یعنی لە ڕووە تەندروستیەکەوە یان بۆ ئەوەشە بزانن ئەم دابەزینی نرخی نەوتە بۆ داهاتوو چیمان پێڵێ بۆ هەردوو لایە هەم هاوکاریکردنە لەگەڵ حکوومەتی عێراقی وەزارەتی ساحەی عێراقی بۆ ئەوەی هەماهەنگ بن لەگەڵ یەکتر بۆ ڕوبەڕووبوونەوە چونکە عێراق هەموو یەک شوێنە ینی گواستنەوەی ئەو نەخۆشیە ئاسانە لە شوێنێک بۆ شوێنێک وە بابەتێکی تر بۆ ئەوەیە بچن لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر ئەو بڕەپارەیە ئەو شایستەداراییە کە لەوێ وەری دەگرین لەسەر ئەوە تەسبیتی کەن و بزان چۆن معاملە لەگەر ئەو
دۆخە بکەن کەەوەی کە ڕوبەڕووی عێراقیش بووتەوە بگەنە حلێک بۆ ئەو بابەتە. ئەم وەفدەکەی سەردانی عێراقەکە ینی کەی دەست بە هەنگاوەکانیەکە قسە لەسەر ئەوە کرا بە پێشتر سەردانی وەزیری دارایی هەبوو پێم وابێ ئەم جارە شەر وەزیری دارایی دەڕاتەوە تەکمیلەی ئەو گفتوگۆکانی پێشترە یان بۆ ئەمان کۆناغی ئێستەیە نەخێر هەمان وەفدی مفاوز دەچێتن بۆ تەکمیلی ئەوانی پێشووترە بەڵام ئەوە پەلەکردنە ینی ئەو بابەتە وای کرد کە پەلە بکرێت جارێشتر لەوەی کە ئەو وەفدە سەردانی ئەوێ بکەوتەوە پێم وایە لە سەرەتای هەفتەی داهاتوو دەبێ بچن. باشە بینەوە سەر لایەنە بازرگانیەکە ینی لە ناو هاوڵاتیان نیگەرانیەک هەیە ینی زۆر جارە وترێت خۆراک بەشی 6 مانگ هەیە لە هەرێمی کوردستان بەبێ هەڵپە با من پرسیارەکەم واقعی تر بکەم بە هەڵپەوە چکە بینیومانە لە قەیرانەکان بە هەڵپەوە خۆراکمان بەشی چەندێکەیە کاگەر پێشەوەی ئەو پرسیارە جواب بدەمەوە پێم باشە ئەوە بڕێن کە ئەو دۆخەی ئێستا دروست بووە تایبەت نییە بە هەرێمی کوردستان هەموو دنیای گرتوتەوە و ئەم دۆخە تەسیری لەسەر هەموو دنیا تەنانەت لەسەر زلهێزە اقتصادیە دەوڵەمەندەکانیش کردەوە بۆ خۆشت دەزانی هەر هەمویان ئیجراعاتی زۆر احترازی لەبارەی نەخۆشیێکەوە لە ئیجراعاتی توندیشیان کردیە لە مەسەلەی اقتصادی و دارایی بۆ ئەوەی خۆیان بۆ ئەگەری خراپتر ئامادە بن بڵێ هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەوە وەکو کاک دکتۆر باسی کرد وەزعی ئێمە خۆ زۆر جیاوازە لەو دەوڵەتانەی کە لە ڕووی اقتصادیەوە زۆر بەقوتن بۆیە حکومەتی هەرێمی کوردستان درێخی نەکردووە لە هیچ ڕوویەکەوە هەموو ئامادە باشیەکی کردووە دەمێنێتەوە ئەوەی کەمە بەستمە بیڕێم ئەوەیە کە لەسەر خەڵکی کوردستانە تەفەهومی ئەو وەزع بکەن چۆن چ لە ڕووی سەحیەکەوە ئەو ئیجراعاتانەی کە کراوە لە دام و دەستگا داخستن لە مەکتەبەکە بزانکۆ داخستن لە گرتنی ڕێگا لە نهێشتنی تەجەمعات و بۆ خەڵکی کوردستانە بۆ ئەوەی زیاتر مبتەلای ئەو نخۆشیێنە بن وە لە ڕووی دارایی هەندێک ڕووی باشەوە حکوومەت هێرێن پێش ڕووداوەکان کەوت بەڵێ زۆر زووش پێش ڕووداوەکان کەوتین ئێستاش دەزانی حەزمی توشبوون لە هەرێمی کوردستان بەقەدر ئەوەی لە ناوچەکەدا هەیە ئێمە لە زۆر شوێن باشترین و ئینشاءالله لەوە زیاتر نابێتن و لە ڕووی مەسەلەی اقتصادی و خۆراک و ئەوانەشەوە دیسان خەڵکی کوردستان تەفەهومی ئەو وەزع بکە چۆن تەفەهومی بکەن چی بەستم لەوەیە دەبێ کاتێک ئێمە دەڵێن من ئەو کۆمەڵێک داتام لایە جارەی پێش هەموو شتێک ئەو خۆراکەی کە لە بەغداوە با بڵێن وەزارەی تجاری عێراقی ئەوەی بایعیەکەی پێدەڵێن بە زمانەوەکە چکە وەزیری بازرگانی عێراقش قسەی لەسەر کرد بوو کە گوایە بەردەوام ئەبێت ئەوە بەردەوامە ئێستاش بۆمان دێ ئێستاش لە مەخزنەکانمان بەلای کەمی بەشیمانجێکمان هەیە بەردەوامیش دێ چونکە ئەوە مانگانە دێ ئەوە بەشە خۆراکەکە جگەلەوە من لەگەڵ لە دوێنێەوە لەگەڵ ژووری بازرگانی و هەناردە و هاوردە ئەوانە لەسەر خەتم کۆمەڵێک معلوماتیان دامێک کە هەمووی ئەوە ئیژووری بازرگانیەکانە کە ئەوانە هەر یەک لەو کۆمپانیا گەورانە چەندیان هەیە مثلەن کۆمپانیا هەیە دەرێ من ئێستا لە مەخزنەکانم نەک ئەوەی لە سوپەرمارکێت و ئەوانە لە دوکانەکان هەیە دەڵێ من لە مەخزنەکانم بای 30 ڕۆژم هەیە هەندێکی دەرێ من بای 15 ڕۆژم هەیە دەرێ بای 20 ڕۆژم هەیە ینی ئەگەر کۆی ئەوانی بە کۆ بای چەندێکمان هەیە و چۆن ڕێگا لە یەک احتیکار دوو هەڵپەی هاوڵاتیان دەگرن ئەوە بەوەی موادی خۆراکی کە هەمانە ئەوەی بایەکە و ئەوەی کە لە مەخازینی تاجیرەکان هەیە کۆمپانیایەکان و هێشتا نەها با بڵێن تەوزیع نەکراوە ئەوەی لە سوپەرمارکێت و وانەیە ئەوەشی کە خەڵکەکە لەو بینە دیتیتان کە چۆن پێم وایە پێداویستی تەواوی خۆی کڕیوە بۆیە دەبێ قەناعەت بکە و شتێکی تریش ئەوەیە کە دەبێ خەڵک لەمە دووە چۆن دەست بە پارەوە وەردەگرێ دەست بەو خۆراکۆش بگرێ ئەوەندە بە هەدەردان و بە خەساربوونی تێدا تەنها وەکو حەزەرێک چونکە ئەم دۆخە ئەگەر هەیە لە ماوەیەکی دیاریکراوی داهاتووە تێپەڕێت و ئینشاڵڵا من دەبێ خەڵکی کوردستان تەمین بێ وەکو باسم کرد لە ماوەیەکی نزیکی 2-3 مانجی داهاتوو هیچ شتێک ڕوونادا با بڕێن خوا نەخواستە شت کەم بێ و بەردەوامیش ئێستا دێ چ لە حدودی تورکیا و چ لە حدودەکانی سنووری ئێران ئێستا 1500 کۆنتێنەر لە بەندەر عەباسە بەداخەوە یعنی هاتنی ئەوان تۆزێک سست بوو لە بەرەوەی حکوومەتی ئێرانی هەندێک ئیجراعاتی کردبوو ئێمە لەسەر خەتین و ئەمڕۆژ لەگەڵ بەڕێوەبەری گشتی گومرگەکان لەسەر خەت بوون بەوەی کە پێویستە
حکوومەتی ئێرانی بە زووترین کات ئەو بارانەمان ڕێگا پێ بدا بێتن شان بەشانی سادیراتی خۆیان و ئێمە ئەو شتانەمان ئێستا بە شێوەیە کەم کردوێتەوە ئەوانەی ناپێویستن لە هەردوو سنووری لای تورکیا و لای ئێرانیش ڕێگای پێ نادەین بێتن یعنی مەبەستم لە وڵاتیان لەوەش نیگەران نەبن کە ئەو بار هەڵگرانە دێن یاخودە و شۆفێرانە دێن هیچ مەترسیەکی اینجا ئەوەشیان بابەتی ڤایرۆسەکەیان لەسەر بێت بەڵێ ئەمە ئیزراعاتێکی بابەتێکی ترە دەسەڵاتیش بە پارێزگارەکان درراوە کە لەو ڕووەوە تون بن بە شێوەیەک ئەو بارانە بێن کە هیچ بەریەککەوتنێک لەگەڵ هاوڵاتی نەبێ لەژێر چاودێری دەستگا پەیوەندیدارەکان بێن بیرمان لەوە کردوتەوە تەنانەت با بڵێن لە سنووری تورکیا و لە سنووری ئێرانیش ئەو بار هەڵگرانە ئەوەندە نێن لە شوێنێکی نزیک سنوورەکە ئالوگۆڕ بکرێ بۆ ئەوەی بەریەککەوتن ڕوونەدا. زۆر باش سپاس دەکەم کاکەمان دکتۆر ئاراس هەرێمی کوردستان چۆن خۆی ئامادە بکات بۆەوەی ڕوبەڕووی قەیرانێک نەبێتەوە لەوانەی دوای 2014 و هاتنی داعش و 2017 و ئەنجامدانی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر نەبێتەوە بەو شێوە قورسە. سپاس بۆ پرسیارە لەجێ بوو بەڕاستی بۆ تاوکردنی قسەکانی کاک کەمال ئەوەیە کە ئەو ڕۆگەر تۆزێک بە واقعی سەیریکەین سەربارەوەی کە باز دەکەم توانای حکوومەت هەرێمی کوردستان تاکید دەکەمەوە لەوانەیە لە ڕوبەڕووبوون ئابوورەکەی وەک ڕوبەڕووبوون تەندروستەکە نەبێتن بەڵام لەبیر نەکەین ئێمە لەوە ناخۆشترمان دیت تەنانەت باست کرد لە ساڵی 2014 بڕینی بودجە لەلایەک شەڕی داعش دابەزەنی نرخی نەوت بۆ نزیکەی 25 دلار هاتنی ژمارەی زۆری ئاوارە جگە لەوە وەزعی سیاسی ناوخۆمان وەک پێویست نەبوو وەکەوە ئێستا هەیە نیە ئەو جاش خەڵکی ئێمەش لە بارودۆخێکی دابووین کە وەک لە ڕەفاهەتێکی زۆر بەرز دابووین ئەوانەمان هەمووی تێپەڕاند و دەربازبوون ئەوەی ئێستا کە هەیە بێن دوو فاکتەر لەوانەیە بۆیە بە دەرەجە یەک وەک لە پێشترێش لە وتاری سەرۆکی حکوومەتی پێشترێکە باسی کرد هۆکاری ڕئیسی دەربازبوون لە قەیرانی پێشوو خۆڕاگری خەڵک بوو ئەو ڕۆژ خەڵک من ئەوەی کاکەمەلوان بازم حکوومەت من زۆر ترسم لە هاتنی خۆراک نییە خۆراک و بەردەوامبوونی خۆراک و هاتن پێم وایە شتێک کە بەردەوام دەبێت بە هەر شێوازێک دێت بەڵام من باسی دەکەین ئایا حکوومەت چۆن بتوانین لێرە بەولاوە پێداویستەکانی خۆی یەک بۆ موچە دوو بۆ ڕاناوەستانی ژیان و پرۆژەکاندا بەتایبەتی کە وەک جەنابەت تازە خەریکە بەردەوام دەبێت بۆ لێرە چەند سیناریۆیەک دەبی دابنێن باش سیناریۆ یەکەم ئەوەیە کە تۆ وەک باسم کرد کۆرۆنا کۆنتترۆل بکرێتن لە ماوەیەکی کوردار کەمتر لە دووماک ئەوەی دووەمیان تا مانجی هەشت بەردەوام بێت ئەوەی کە تا کۆتایی ساڵ فراوانتر بێت دەبێت هەر سێ سیناریۆ تەبێتن لە پاڵ ئەو سیناریۆیانە سیناریۆەکانی ئەوەی هاوکات لەگەڵی لەگەڵ یەکەم چەند سیناریۆش دەبێتن سیناریۆ کە لە مانگی چارێک کۆنتترۆلیشکەین نرخی نەوت کە ئێستا هەیە و داش بەزێتن دومیان ئەوە کە نرخی نەوت ئەگەری هەیە بگەرێتەوە نزیکەی 40 دلارەکان لە ناوەڕاست چونکە خێرادا ئەبەزێت و خاو بەرزە بێتەوە ئەوەش ئەوەیە ئی سێمیان ئەوەیە کە نرخی نەوت تۆزێچکە لەوانەیە بازەوە دەکەن کە پاش مانگی 6 بۆ تا 50 دەچێتەوە ئەوەش لەلایەکدانێن لەپارەوە هەر لە ئەوەی یەکەم سیناریۆ یەکەم ئەوەیە کە ئێمە لەگەڵ بەغدا ئەو پشکێکی ئێستا لە بەغدایە دەکێ بەشی نیوەی موچەی پەرامبەران دەکاتن کە 454 میلیاردینارێک ئەوە بێت بەدیلی دوم ئەوەیە ئەگەر بەغدا هات و تووشی تەقاشف بوو نیوەی نارد یاخود هیچی نەنارد دەبێت هەر یەک لەوانە سیر کرد سیناریۆیەک چەند شتێکی یعنی چەند ئۆپشنێش دەبێتن هەر یەک لە ئۆپشنە دراست بکەین چۆن دەکەین و چۆن ڕوبەڕووی دەبنەوە من شتێک بڵم واقعێک بڵم هەسە باسمان کرد بۆیە اقتصادێکی عێراق ناچارین بەشێکین لە عێراق وەک هەرێمی کوردستان سەرباری ئەو هەنگاوانەی کە کوردستان کردی زۆر باشترمان لە عێراق کردی ئەگەر بێت و مقارنەی اقتصادی کوردستان بکەین لەگەڵ عێراق بەراورد ناکرێت بەڕاستی بەو شکە کەمێکی هەشمان بووە بەڵام تا بەو شێوازە بینەمە تا وای لێ بێ ئێمە اعتمادی هەر ڕئیسیمان تەنها لە سەنەوت بی دووش ئەو مانای ئەوە نییە کە هەندێک ئیزراعات کرا بەرزکردنەوەی زۆری ڕسومات و گومرگ و زەرائب کە من بەوەچوونی من بە شتێکی زۆر دروست نەزانەوەی کە لە ڕابردووکرا بەخێرا کراوە کە نەداوای بە شازە بکرێەوە بابەتە چکێ دوگەر دەرفەت دوێنە سەری بەڵام دەبێت چ بکەین ئێمە سەرچاوی دیکەی داهات وەک ئەوەی کە هەیە بۆی بەست ئەتمە لە سەنەوت نەکەین دەبێ وا دەبێتن بین چ بکەین چۆنمان هەیە ئەوش لە هەموو ئەوە گرنگتر بەڕاستی ئەو موچەی کە ئێمە دەیدەین کە شایستە دارایەکان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا مانگانە 883 میلیارد تا 890 میلیارد دینار دەدا مانگانە کۆی گشتی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە باشترین حالەت ئەوەی بەغدا دەینێری ئەوەی بۆ خۆی دەیکرد
دەگەیشتە تریلیۆنێک و 100 تریلیۆن و 200 هزار واتە ئەتوو لە باشترین حالەتە ئێستا کە هەبوو نزیکەی 175 تا 180 کۆی گشتی ئەو پارێ دەست دەکەوت تەنها دەچوە بۆ مەسەلەی موچە و من بۆ خۆم مامۆستایزان کۆم بەڵام دەبێت شتێک بزانین ئەو موچەی کە لە عراقی بە شێوەیەکی گشتی سیستەمی موچەکە سیستەمێکی هەڵەیە بەڕاستی ئەوەی پێدەگرن وەک دەڵێ نەزیفکردنی اقتصادی عراق بۆ کە قەت عراق نەبێتە خاوەنی اقتصادێک نییە لە دنیا من وام لەبێتن اعتمادی ڕئیسیم بە شێر زۆر مەسەنەوت بێتن بەڵام ئەو پارێکە دێت دەستیشم بەشی هەرە زۆری بەس بدەمە موچە داوان هەندێک خەڵک پێی ناخۆش بێ قسە کێستا من دەکەم بەڵام ئەگەر ئەوڕۆ بیکەن ئەگە لە بیرتان بێ ساڵی 2014 پاش دەستپێکردنی کابینە یەکەمی عبادی کە دەست هەر یەک کابینە و کە عبادی هاتە سەر حکوم لە بەغدا هەندێک شتی ناونا بە چاکسازیەکانی عبادی خەریک و بیکەن ئێمە کە دەرەسەتمان کرد ئەو کاتە زۆرمان پێخۆش و کەشتوا بکرێتن چونکە لە بەرەوەی سیاسەتی ڕسمی سیاسی مالی و نەقدی سەلاحەتی حەسری بەغدا ئێمە بۆوانەیە شتێک لە دەروی بەغدا بکەین من زۆرم پێخۆش و کە بکرێت ئەوە بوو کە پێداچوونەوەیەکی گشتی بە سیستەمی موچە بکرێتن بەڕاستی ئەگە بمانەوێتن ئەو وڵاتە قورتار بکەین بە شێوەیەکی گشتی چه عراق چه کوردستانیش ئەوەیە دەبێت ئێمە هەندێک قەرەڕاتی زۆر جەری بدەین یە پێش هەمووشیان ئەوەیە ئەو بڕەموچەیەکی ئێستا هەیە کە من پێم وایە ئەوەی بەناوی شایستەکانی با بڵێن مخصصات کە 157 کۆی گشتی موچەیە 130 زیادەیە بە قانون ئەگە بێ و قانون تاکسازی شێتوانی پێبڕی لە کوردستان بەڵام دەبێت لە بەغداش بکرێتن دەبێت موچە لێرە بەولا بکرێتە 2 لە 3 ئەوەی کە هەیە ئەوی تر بۆ خزمەتگوزاریەکان ببزان دوات بزان سپاس دەکەم دکتۆر گۆڤن ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەشێکی باش باسییان لە چاکسازی کردو چاکسازیش وڵاتیانی هەرێمی کوردستان ینی لەبەریانە کە پرۆژە یاسایەک بوو چووە پەرلەمان لە پەرلەمان سەرڕای تێبینیەکان پەسەند کرا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە چەند گرنگە چۆن خێرا هەنگاوی نا بۆ ڤایرۆسی کۆرۆنا خێرا دەست بکات بە جێبەجێکردنی مادە و بڕگەکانی ناو پرۆژە یاسایی یا ببوورە ناو یاسای چاکسازی بە خێرایی بەڵێ خۆی زۆر پارەشی بۆ بگەڕێتەوە زۆر سپاس بۆ بابەتە بەڕاستی ئمە ئێستا ئەولەویات گۆڕاوە ئمە پێش هەموو شتێک دەبی تەعامل لە وەزع بکەین ئەمە تەنها قەیرانێکی دارایی نییە ئەمە کارەساتێکی ئابووریە لەسەر ئاستی عێراق بۆیە دەبی ئەو ساسەی لەسەری کار بکەنەوە ئەوەی دکتۆر ئاراز باس کرد ئێمە هەنگاومان هێنا لە پێش حکومەتی بەغاشن بەغا ئەولەویاتی لەگەمە جیاوازە ئێستا تا ئێستا مشکلەی تشکیلی حکومەت دامەزراندنی حکومەت بۆیە ڕەنگە ئەو شتانەی کە باز دەکەن بەنسبەت توان وەک شتێکی تەرەفێکە یعنی شتێکی زۆر گرنگ نیە ئەمە ئەولەویاتیان دامەزراندنی حکومەتە بۆیە پێش حکومەت دامەزرێ هیچ شتێک ناکرێتەوە ئەوەی کە گرنگە ئمە تەبی سیستەمی ئابووریمە و بەغا تۆزێ گونجاو و تەواوکەریەکتر ئمە داهاتەکەمان لەسەروانە منزوری اقتصادی جیاواز هەیە ما بینی ئێمە و بەغا بەڕاستی ئەو چەندین پچران هەوی لە پەیوەندیەکان ئەوەندە دوور دەبی ئێمە لە تێگەیشتنی یەکتر ئەوان ڕەنگە اعتیباراتی سیاسی و ئەو مەراکزی قوای حزبی زۆر کاریگەری هەیە لەسەر هەموو سەرچەم بڕیارەکانەوە بۆیە زۆر گرنگ بوو ئێستا بە تایبەت لە هیچ کاتێکی تر زیاتر کە حکومەتی فیدراڵ دامەزرێ سەرۆکاتی وزیرەشی کە دابرنێ و وزارەکەش تەکنۆقراتش بی دوور بی لە ململانی حزبی چکەوە ڕاستەخۆ تەسیل لەمە دەکات لە کابینەی ڕابردوو تەنها تەمەرەکەی زۆر کورت بووی عادل عەبدمەهدی شتێکی فاکتەرێکی زۆر ئیجابی هەبوو کە پەیوەندیەکی باش هەبوو لەگەڵ سەرکردایەتی و هەموو پشت حزبەکانی کوردی بۆیە هەر لە سەرتاوە ئەگەر دکتۆر ئاراز باس کرد لە سەرتای کابینەی عبادی کە مانجی 2014 دەست پێ کرد چونکە ئەو کاتەی عادل عەبدمەهدی وەزیر نەوت بوو توانێت دوای 4 مانگ یەکەم ڕێککەوتنامەی نەوتی مابینی عێراق و هەرێم جێبەجێ بکە ینی واژوو بکرێتن بەبڕی ئەو اتفاقە 550,000 بەرمیل ڕەوانە دەکرا مقابلی 250 لە هەرێم و 300,000 لە کەرکووک ئەمە یەکەم هەنگاو بوو بۆ هەماهەنگی بەڕێی من ئێمە ئەو کاتەی زیاترین چکە بەغدا لە وەزعی ناڵەبارە پێویستە پەیوەندیەکان زیاتر بەهێزتر بکەن لەسەر هەموو ئاستەکانەوە هەموو سەکتەرەکان بەتایبەت ئەوەی کاکەمال باسی کرد سەکتەری با بڵێن داراییە و نەوتە و سەکتەرەکان بەڵام دکتۆریانی بابەتێکەیە جەنابتان باش ئاماژەتان پێکرد ئەولەویەت بە نسبەت عێراقەوە لە ئێستا ئەوەیە کە حکوومەتێک پێک بێنرێ بەڵام ئێمە حکوومەتێکمان هەیە لەسەر پێیە ئەم حکوومەتە چەند گرنگە ڕێوشوێنەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی خێرا بکات بەڵاستیوە پرسیارە لە دکتۆر ئاراز بەجێ دێڵم ڕاستی باشە من لەمایە لایەنی نەفتی زیاتر باشە ینی بە نسبەت ئۆپیکەوە خۆتەزانی نزیکی 82 لە سەتی
ئەوانەی کە بەشدارن لە وڵاتەکان لە ئۆپیکەن هەندێکیان لە دەرەوەی ئۆپیکن نزیکی 80% ئێستا ئەبینی هەستەکەی ئەمریکا و سعودیە لە یەک بلۆکن لە مامەڵەکردن لەگەڵ نرخی نەوت لەولاوە رووسیا تەیە کە تا ڕادەیەک ناڕازیە. یعنی ئەگەر بە ئاشکراش نەبێت هەنگاوەکانی ئەمریکا هەنگاوەکانی سعودیە لەگەڵ سیاسەتی ترمپ یەک ئەگرێتەوە. کاریگەری لەسەر عێراق ئەگەر بەردەوام بێت ئایا دروستکردنی حکوومەتێک لە عێراق نابێ بە مستەحیل چکە هیچ کەسێک ئامادە نیە بێ بە سەرۆکی حکوومەتێک کە دڵنیایە مفلیسە بێ. لێکدانەوەی شوێک کە لەوانەیە سافی نەوت لە عێراقەوەی بۆی دێکە دوێنێ محەممەد شیع سوودانی باسی کرد لەوانەیە $7 ببنێتەوە لە هەر بەرمیلێک عێراق ئەگەر ئەو کاتش کۆمپانیاکان ئامادە نین ئیشی تیا بکەن چونکە ئەوە کووەوترێ زەرەر سەری قازانجەکە دەخوات. لە بواری نەوت و بازاری نەوت بەڕاستی ملبلانەیە زۆر ڕووی داوە لەسەر مێژووی تجارت نەوت. هەتا تەنها بۆ نمونە ساڵانی 2014 تا 2016 نوع شەڕێک هەبوو نێوان سعودیە و رووسیا و کاتەی دەروەی هەر علاقەی بۆ پک بەرهەمێنەرێکی زەبەلاحش لەسەر ئاستی جیهانەوە هەر بچی ئەسعار هەبوو یعنی جەنجی نرخەکان بوو تا گەیشتنە قەناعەتێک لە کۆتایی 2016 چەند وڵاتێکی لە دەرەوەی ئۆپک لەگەڵ ئۆپک گروپە چامپێکینا پێیان لەوت ئۆپک پلس تەنسیقەچیان پیاکرد مابینی خۆیان ئەو تەنسیقەش لە سەرەتای 2017ەوە دەست پێکرا. تەنسیقەکەەوە بوو بەکەمکردنی بەرهەمێنانی نەوت بە بڕی 1,800,000 بەرمیل و تەوزیعکرا بە حسەس لە وڵاتانی ناو ئۆپیک و دەرە ئۆپیک. وای لێ کرد ئەو تەنسیقە ئەو هەماهەنگیە ساڵانی 2017 و 2019 نرخەکە بە سعرێکی معقول ببینێتن و لە ڕۆخی 50 شت بووە بۆ سوودی هەموو لایەنەکان بوو لایەنەکانی ناو ئۆپیک و دەرە ئۆپیک. بەڵام بەداخەوە ئەو کە 3 ساڵەکەتەوە وەتەوان دووە ڕێککەوتنامە گەیاندیانەوە 2,100,000 بەرمیل کەمکردنەوە لەسەر سەرجەم ئەو وڵاتانەی ناو نرخەکە جێگیر بێت. بەڵێ ئەو گروپێکی پێ دەڵێن ئۆپیک پلس. بەڵام کە تفاقەکە هەڵوەشە لە 6 سێەوە بەداخەوە ئیتر وەزعەکە گۆڕا لە دووشەمەی ڕەش و نەک تەنها رووسیا کشاوە لەو ینی پشتگیری نەکرد ئەو پێشنیارەی سعودیەکە 1,500,000 تەخفیز بکەن ئینتاجەکەی بەڵکو ڕازیش نەبوو لە تفاقە ئەسلیەکەش بنێتەوە وەکشاوە لەسەر هەموو التزاماتێک لەو تفاقە. ئەو تفاقە تانیهاتی مانجی سێ بەردەوامە بمقابل وی سعودیەش ڕەدی کردەوە کەواتە ئەمن هەموو وڵاتەکانی ئۆپیکش ملزم نابن بە حسەکانی خۆمان هەر یەک ئازایە هەر شتێک ببینی. بۆیە لە ماوەی تەنها 2 ڕۆژ مابینی 6 سێ تا 9 سێ ئەو کاتەی دووشەمە ڕەشەکەی پێ دەڵێن نرخەکان دابەزی بە نسبەی سەتاسی و زیانێکی زۆر زۆری نەک بەس بە رووسیا بە وڵاتانی ئۆپیک و تقریبان وڵاتانی زۆر لەسەر ئاسی جیهان. هەر بژین دکتۆر کاک کەمال بابەتێکی من نازانم تا چەندە ڕبتە بە تایبەتمەندیەکانی وەزارەتەکەی جەنابتانەوە بەڵام خەمی هاوڵاتیانە ئەم مانگە کەسابەت ئیشوکار کڕینی شمەک تەبەن ڕەنگە بە نسبەت مارکێتەکانەوە زیادی کردوێ بەڵام بە نسبەت هەندێک شتی ترەوە کە ڕەنگە بچنە ینی پێویستی ڕۆژانە نەبن زۆر کەم بووە. پێم وابێ حکوومەت باسێکی لەوە کردووە کە خاوەن مڵکەکان مراعەسە بۆن من لە دوهۆک خەڵکەیە تۆتە پێشەوە کە ئەم مانگە کرێ وەرناگرێت لە کرێچیەکانی لە مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان صاحب مڵکاتۆتە پێشەوە کرێ وەرناگری ئەمە تا چەندە لای حکوومەت بووە بەخەم چکە خەمی هاوڵاتیانە خەمی کاسبکارانە. زۆر ڕاستە ئەو بابەتە وەکو سلسلەیەک تەسیری بە لە هەر یەکە بە دوای یەک بە دوای یەک تەسیری لە هەموو خەڵک کردووە. ئەوەی باست کرد مەسەلەن چەندین مۆڵ دەبینی بەکرەیە ئێستا ئیش ناکە هیچی داهاتی نییە ساحبی مڵکەکەش هەر ڕەنگە ژیانی لەسەر ئەو بێ. بەڵام ئێمە ئەوەشمان باس کردووە لە ئەو کۆبوونەوانەی خۆمان کە ڕەنگە ئەوە لە داهاتوودا هەندێک کێشەی کۆمەڵایەتی لێ ڕوودە بۆیە پێویستە بە جددی لەسەری بوەستین چ ئەوانەی ئی حکوومەتە لای کرێکی تدایە چ ئەوانەی ئی خەڵکیشە. وەکو باسم کرد حالەتێکە هاتوۆتە پێشەوە هیچ دەستی هیچ کەسێکی تێدا نییە با بڵێن بە ئەم قەس دروست کرابێ. دەبێت خەڵک لەو بارەشەوە لەو ڕۆژەوە دەبێت تەفەهومی ئەوە بکاتن بەدەست کەس نییە هاوکاری یەکتر بکات دەبێت هەمومان هاوکاری یەک بین چونکە هەمومان بەیەکەوە
بەستراوینەتەوە لە ڕووی نخۆشیەکەەوە لە ڕووی اقتصادیەوە هەمووی مثلەن کابراایە کە کرێچیە لە شوێنێکی وەرزشی داهاتی نییە شوێنەکەی دایەخراوە چۆن بڕیار دراوە نابێت ناتوانێت بیکاتن اینجا دەبێ حالەتێک کە دەبێ هەمومان تەفەهمی ئەو بکەین بە کەمترین کێشە بە کەمترین زەرەر لێ دەربچین وەکو باسم کرد لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانش ئەو بابەتەش باس کراوە بەڵام حکوومەتیش ینی مراعاتی خاوەن مڵکەکان دەکات ئەوانیش بتوانن مراعاتی ئەوانی دیکە بکەن کە کرێچین لە باس کراوە کە ئەو مڵکەی ئەو مڵکانەی کە ئی حکوومەتن و خەڵک کرێچی حکوومەتە بەڵێ باس لەو بابەتە کراوە لە ڕووی زەریبەوە و لە ڕووی کرێ ئەوانە باسی لێەوە کراوە بڵێ باشە دیارە لە پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کە سەبارەت بە ناوخۆ بەرهەمی ناوخۆ زیاد بکرێ ئێمە تەنها هاوردەمان نییە لە هەندێک بواری دیاریکراوە هەناردەشمان هەیە داخستنی سنوورەکان کەمکردنەوەی ئاڵوگۆڕە بازرگانیەکان ئەمە چ کاریگەریەک لەسەر وەبەرهێنەرانی ناوخۆ داهانێت وەڵی ئەوە کاکیێگار لەسەر مەسلەی هاوردە و هەناردە و بەرهەمی ناوخۆ ڕەنگە پێویستی بەوە زۆر زیاتر قسە لەسەر بکەین بە تایبەتی لە دۆخێکی وەک ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان پلانی داناوە بۆ زیادکردنی بەرهەمی ناوخۆ و تەنها ئیعتیماد نەکردنە سەرنەوت چونکە هەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ نەک هەر ئەمڕۆ لەو قەیرانێت تێکەوتن بۆ خۆتان دەبینن ناوە نرخینەوە لە تەزەبزوب لە زۆر بەرزەوەدا دەبەزێ هەموو ئەو وڵاتانەی کە ئیعتیمادی سەرچیان دڵی خەڵکە بێ لەگەڵ بەرزبوونەوە نزم زۆر نرخینەوتە دڵی لێدانی زیاد بکە و کەم بکات هەموو ئەو وڵاتانەی کە ئیعتیمادی سەرچیان لە سەرنەوتە لە مێژوودا ینی هەندێکیان تەنانەت بە نەخۆشی ناویان دەرکرد بۆ نمونە نەخۆشی هۆڵندا ینی ئەوە کاتی خۆی کە بەس ئیعتیمادی لەسەر بەڵام ئەوان زوو فریای خۆیان کەوتن نیان هێشتەوە بێ هەندێک تەجربەی زۆر باشەیە لەوانە نەرویت لە مەسلەی تەعاملکردن لەگەڵنەوە چۆن بیکەیەداهات لەبەر ئەوە وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی پلانی ئەومان داناوە کە سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان فرە بکەین ئەوەندە ئیعتیمادمان لەسەر نەوت بێت لە قەیرانێکی وەک ئەوە لە ئەزمەیەکی وەکو ئەمڕۆدا ئەوەندە تووشی سەر لێ شێوان و بابرێن ئەوە نەبین حدودمان لێدا دەخرێ ئەومە حتا لە مەسائل سیاسی ژبینیمان لە ماوەی ڕابردوو چۆن تەعاملیان لەگەکردین لەبەر ئەوە ئەو بابەتە زیاتر هانی داین کە پەلە بکەین لەوەی کارگە و کارخانەی ناوخۆییمان بۆ بەرهەمی ناوخۆ دروست بکەین لە کاتێکدا کە ئەرزیەتی دروستکردنی ئەوانە لە هەرێمی کوردستان لەبارە چونکە زۆربەی سەرچاوەکانی ئەو بەرهەمانە لە کوردستان داهەن بۆیش ئەوەم باس کرد کە بڵێن بەداخەوە بابرێن ڕێژەی نێوان هەناردە و هاوردە بۆ هەرێمی کوردستان ڕێژەیەکی یەکجار خراپە یەکجار نادڵخۆشکەرە هەر بۆ نمونە من پێم وایە جارێکی ترش لەگەڵ جەنابەت لەوە کە باسم کرد لە ساڵانی پێشوو ساڵی پێشوو 28 ملیارد دۆلار هاوردە بووە 100 و قسور ملیۆن دۆلار هەناردەمان هەبووە یعنی ئەوە ڕێژەیە کە پێویستی بۆ بە جدی پێداچوونەوەی بۆ بکەین ئێمە لە هەندێک شت نەبێ مەسەرەن لە چەمەنتۆ لە شیش و ئەوانە باشین پێداویستی ناوخۆمان پڕکردەوە بۆ دەرەوەشی دەنێرین بۆیە دەیرێمەوە ئێمە دەبێ ئەوە هەندێک بۆمان بە زوودی بین سەرچاوەی داهاتمان فرە بکەین ئەوە کاکەمالیادی بە خێرجاری پێشوو لە پاسی یادگار پێکەوە بووین بەڵام لەبەر بەرژەوەندی گشتی جارێ پاسەکەمان ڕاگرتووە هاتووینەتە ستۆدیۆ دکتۆر ئاراس دێمەوە سەرە و پرسیارە چەند گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان وەک چۆن بە خێرایی هەنگاوینە پێش ئەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دەست دەربکەوێت ئێستا هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی خێرا بکات ئەوە زۆر دروستە بەجارە پێش ئەو جەنابی وەزیر باسی کرد دکتۆریش ئاماژە پێ کرد ئەولەوێتی ئێمە بازارە پاراستنی جانی خەڵک بێت لەبیر نەکەین ڕاستە بارە ئابوووریەکە کێسەی ئێمەیە بەڵام با خەڵکی ئێمەش جارێ زیاتر خەمی ئەوەی بێت چۆن خۆپارێزی بکەین و وەڕێنمایەکانی حکوومەت و وەزارەت جەنابی وەزیریش تا ڕادەیەک دڵنیاییدا کە ئەزمە دروست نابێت ئەوی تێرەزمەکە تووکە لە ماڵێ مای لە ماڵێ لە ژوورە دەتوانی هەر چۆنێک بیتن ئەوەی کە پێویستە بگات دەست لەبیرش نەکەین حەزکردن چۆن هوشیاری تەندروستی گرنگە هوشیاری ئابووریش جەنابی وەزیر باس کرد
ئێمە دەبێت هەرێکەمان دەست پێ بکەین لە خۆمانەوە ئەوەی کە هەمانە جگرە دەست پێوەگرتن دووش وا هەست بکەین کە تەنها بەس بۆ خۆم نەبێ بەس خۆم نەبینم وڵاتانی دنیا کە تسۆنامی هات لە یابان بەو دوایە حتا لەو ئەزمەی کە ئێستا لە سینی شەیە خەڵک لەگەڵ یەکترێ هاوکاری یەکترم بۆی لە خۆراک کە هەر ئەوەندەم هەبێ بەشی خۆم کە چووکە من دووبارە دەڵێمەوە بە هەموو ئەو داتانەی لە بەردەستە کێشەی خۆراک دروست نابێت لە کوردستان ئاخر شت کە کێشە دروست بێ لەوانەیە خۆراک بێت لە دوای هەموو شتێک بەڵام جارە ژیان ئەوی تر یاسای چاکسازی کە باسم کردمێن هەموو کاتێک چاکسازی پێویست بووە بەڵام ئێستا لەو قۆناغەدا لەوانەیە هەم پێویستەکە زیاترە هەم ئەرزێتەکەش فراهەمتر چکە تو ناچاری دەبێت بێت بیر لەوە بکەینەوە با زۆر بە ڕقەمەکی بەسیط بڵێن کە یاسای چاکسازی دەرچوو نرخی $96 بوو بڵێ ئەوڕۆ نرخی $35 واتە لە هەر بەرمیلێک $25 کەمترە نەوتی هەرێمی کوردستان ئێمە دەڵێن $10 لە برند کەمترە و کۆمەڵک شتیت کەشەیە و سەربارەوەی کە حکوومەت هەرێمی هەندێک قەرداری شە تا ئێستاکە قەرزی لەسەرمایە بەڵام ئەگەر $25 لە هەر بەرمیلێک کەمتر بێتن و ئێمە ئەگەر ڕۆژانە وەک ئەو داتانەی حکوومەت دەڵێت 300,000 بەرمیل هەنار دەبکەین واتە لە ڕۆژێکدا نزیکەی $7.5 ملیۆن کەمتر دەبێت داهات لە مانجێک ئەتۆ نزیکەی $215 ملیۆن داهاتت کەمتر دەبێتەوە لە جاران باشە ئەگەر بێتوی بەغدا بژنێرێتن گریمان کە ئەوش دووبارە دەبێت حسابی خۆم بکەین لە چۆن جێ دەکەیەوە وەفرێکردنی بڵێم بەردەوام دەبم دەبێت ئەوانە لە چێنی بە پێی معتەیات و پێدراوەکان ڕقەمەکانی دەبێت چاکسازەکان چیە چاکسازەکان منجارش کە دەڵێمەوە لە هەرێمی کوردستان 143 کۆی گشتی ئەوەی کە دەدرێتن بریتێ لە موچەی بنەڕەتی 157 بریتێ لە دەرماڵەکان واتە ئەوەی کە لادانش لە یاسایەکان هەبووە ئەساسەن بەشێکیان بە نایاسایی سەرفکرایە ئەگەری زۆری هەیە بتوانێت ئەو 200 ملیۆنێک لێرە باز دەکەم دەبێت حسابی خۆت کە بەلای کەم جارێ ئەو 200 ملیۆن دلاری کە مانگانە کەم دەبێتەوە چۆن بتوانین لەوێ قەرەبوویکەوە بە شێوازێک بێتن کە خەڵکی مستحق یاسایەکەی چاکسازی زۆر بەوازەهی خەڵکی مستحق لێ نابڕێتن تەنها ئەو خەڵکانە لێ دەبڕێتن کە فعلەن بەنا شایستە ئەوەی وەرگرتیەوە سەکەشەمووی لەسەرەوەی بۆ دەبێت ئەوە بەڵام دەشبێت ئەوانە بە شێوازێک بکرێتن کە لەبیر نەکەین کە تۆ کە شۆکێک دێت سەدمەیەک دێت وای لێ نێتن خەڵک ئەوەی خۆی لەبیر بچێتەوە جارێ تەندروستەکەی خەمیشتیت کەی بێتن ئەوە چۆن دەکرێتن ئالەت زۆرە و یەک لە شتە گرنگکانیش کە ئەوڕۆ حکوومەتکردی گرنگەوەی کە ناوی ناخەلی ئەزما دەکرێت ئەو ژوورە فراوانتر بکرێت خەڵکی دیکە لە وەکەوەی لە دنیا دەکرێتن خەڵکی تایبەتمەند و پسپۆر و لە بوارە جیاوازەکان بەیەکەوە بێن هەریەکە ڕایەکان دەربڕن چکە چۆن کە قەیران هەیە شتێکی پێ دەڵێن ئیدارەی قەیران لە ئیدارەی قەیران ئەو سیستەمی هەرەمی نامینێ لە حکومڕانی و سیلەبەن دەبێتە ماترێکس وەک مەسخۆی لە دێتن ئەوانە چۆن دەکرێتن پێکای لەسەر بکرێتن پشگیری قسەکانی کاک دکتۆر یەک لە بابەتەکانی ئەوڕۆ دوێنێش زۆر قسەی لەسەرکرا لە کۆبوونەوەکان بابەتی یاسای چاکسازی بوو کە بە خێرایی بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە باسمان کرد حکوومەت باشە پێشوەختە بیری لێشوەکی گرنگ باس کرا و باز لەوەش کرا هەموو ئەو خەرجیە ناپێویستیانەی ئەو دەرماڵە ناپێویستیانەی ئەو دەستگایانە هەمووی ئەوانە کەم بکرێتەوە هەتا ڕادەیەکی زۆر باش مەسەرەن دەرماڵەکانی وەزارەتەکان و وەزیر و پلەبانە و ئەوانە هەمیان کەم بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین لە قەرەبووی شوێنی تری پێ بکەینەوە زۆر باش ئەمەش هەواڵێکی گرنگ واتە حکوومەت پلانی هەیە بۆ دۆخەکە دکتۆر گۆڤند ینی ئێمە پێویستە سیناریۆ و ئەگەرەکانی داهاتوو لە پێشچاو بگرین و بەرچاوی هەم بینەر هەم حکوومەتیش زیاتر ڕوون بکەینەوە ینی دەنگ و باسی ئەوە زۆر گەرمە و باس ئەکرێ کە ڕەنگە نرخی نەوت بێت بۆ خوار یان بۆ $20 مەوەکو ئەگەرێک پێت وایە ئەوەی داعش کردی ئەگەر شتێکی وا ڕووبدات لە بەرگێکی دیکە هەمان دۆخ دووبارە بێتەوە و قسەیەکشم بۆ بکەی لەسەر تێڕوانینی خۆ سەبارەت بە ئایندەی نەوت لە هەرێمی کوردستان بەڵێ سوپاس بەڕاستی پرسیاریش زۆر زیرەکانەیە تەناویستم ینی شتێکی دووبارە بکەمەوە لەسەر ئەوەی کە کەمال باسی کرد و دکتۆر ئاراسیش مەسلەی بەڕێوەبردنی قەیرانەکان ئێستا لە خوێندنی باڵا لە مەنهەجەکانی زانکۆکان اختصاسەکەی بەو ناوەی کۆنفلیکت ریزۆلیوشن کۆنفلیکت مانجمنت چارەسەرکردنی قەیرانەکان و بەڕێوەبردنی قەیرانەکان بێ لە نەزەریات بێنینە دەرەوە بکەنە بواری پراکتیکیەوە بووە شتێکی علمی و ئوسوسی علمی هەیە و شەهادەی پێوەردەگیرێ هەندەکان مەسەن هەندێک جار لە ئاسی خوێندنی سەرەکی و خوێندنی باڵاشەوە بۆیە ئەو بابەتە زۆر گرنگی پێدرایە
و یەکەم يعني بەردی بیناغی ئەو شتانەیە بەسەن لەوە کە قەیرانێک ڕووداتن گفتوگۆ و مفاوەزاتە چونکە هەردەم قەیرانەکان کۆنفلکت یعنی واکەواتە ڕوبەڕوون هەندێک جار تەتەور دەکات دەگاتە نزاعی عسکەری بۆیە یەکەم چارەسەرکردنی ئەویش تەفاوزە و گفتوگۆیە مابین لایەنەکان کە کۆنفلکت هەیە واخوت ناکۆچی مابینیان سەبارەت بە پرسیارەکەی من چکە کاتم زۆر کەمەوە بەڵێ ئەوەی کە بنسبەت 92 ینی ڕێی جیاوازە هەیە دەڵێن تۆزێ متشائمن دەڵێن دێتە خوارێت تا 20 بەڵام ئەو نیشانەی چەند لەو ڕۆژان ڕابردوو بەڕاستی رووسیا سەبەبێکی ئەساسی بوو لە قەیرانەکەی لە 6 سێوە کە ڕازامەندی نەبوو و اتهام زۆر دەکرێت هەوانیش هەندێک کەس دەڵێن اتهامی سعودیە دەکەن بەڵام رووسیاش تەوقعی نەدەکرد بەو دەرەجە بە قوتە سعرەکان بێتە خوارێ زیان بە ئابووری خۆشیان بگەینی بۆیە ئێستا ڕەنگە مەجالەیە تا کۆتایی مانگەش دووبارە دانیشتنەوە گروپی ئۆپیک پلس و دووبارە باس بکرێت چونکە بەردەوامبوونی ئەوەی زیانی هەموو لایەنەکانە لەلانی ترەوەش تەسریحاتە لەلایەنی سعودی وتی تا مانجی 5 ئەمە دانانیشین واتە ڕێگایەکان لە قەپات کردەوە بەڵام مەسلحەتی هەموو لایەکەوە ئەسە دووبارە دانیشن چونکە ئەوەی کە ڕووی داوە کەس تەوقعی نەدەکرد لەنا ئۆپیکە و دەرە ئۆپیکەوە بۆیە ئەم تەوقع دەکەم زۆر بەردەوام نەبی چونکە ئەو وەزعی کە ئێمە لێنە بەڕاستی وەزعی شادە و استثنائیشە بۆیە هەموو لایەنەکان ئێستا هەوڵ دەدەن بەڵام دەبێ مەدخەلێک هەبی ینی بۆ شێوازێکی دیپلۆماسی بێنەوە زۆر سپاس دکتۆر کۆتا پەیامی خۆت کە بە گرنگی ئەزانی من کاتی پرسیارم نەماوە بە نسبەت ئەم دۆخەوە مادەم باسی ئیدارەی قەیرانمان کرد سەرەتا ئێمە یەکەم قۆناغ لە قەیران سەدمەیە کە بڵێن شۆکەکەیە زۆر گرنگە لە شۆکەکە ئێستا خەریکە ئێمە چۆن لەوەی تەندروستەکەی باشمان کرد لەوەش تۆزێک وەریگرین دواترێ شیکردنەوەیە ئەلتەرنەتیڤەکانە ئیدارەدانێتی و چارەسەرکردنێتی ئێمە لەوە گەشتبینم بە شێوەیەکی گشتی کە کوردستان هەم خەڵکی کوردستان هاوکار دەبێت هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش بەرنامە هەبێتن کە بتوانین ئەو کاریگەری نەگەتیڤانەی کە لە هەموو مازەت لەسەرمان دەبێت کوردستان کەمیکەینەوە و بتوانین بە کەمترین زەرەر لێی دەرباز بین بۆ هیواداریشن کە تەندروستی خەڵک لە پێش هەموو شتێک بزارێت زۆر سپاس دکتۆر کاک کەمال ئێوە ینی بە بەردەوامی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەکەن دانیشتنتان هەیە پەیوەندی تەلەفۆنیتان لە نێوانە گروپی قسەکردنتان هەیە ئەمەوێ بزانم کۆتا پەیامی گرنگی خۆت بە نسبەت ئەم خەڵکەوە بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان چییە؟ پرسیارەکەم پێ خۆش بوو ئەگەر وەش نەگوت دوا پەیامم هەر ئەو قسەیەم دەکرد دوا شت کە بیبرم ئەوەیە کە ئەو بابەتەی ئەمڕۆ بابەتی گەرمە هەموو دنیای گرتوتەوە خەڵکی کوردستان دەبێ بزانێ سەرچاوەی داهاتی ئێمە لە مەنافیزی حدودی لە مەتارات لە داهاتی ناوخۆ لە داهاتی نەوت ئەوەشی لەسەر بەغدایە ڕەنگە بەغداش تووشی قەیران بێ دەبێ خۆی ئامادەکە بۆ هەموو ئەگرێک حکوومەتی هەرێمی کوردستانیش پلانی بۆ هەموو ئەگرێکەیە ئەوە یەک دوو ئەو ڕێکارانەی کە گیرای تەبەر هەر بۆ خۆشی و بۆ گالتە نییە یعنی بابەتێکی خەتەر لە گۆڕەیە بۆیش دەوائیرەکان داخران زانکۆکان داخران ڕێگایەکان دادەخرێن دەبێت خەڵکی کوردستان پابەندی هەموو ڕێنماییەکان بێن بۆ نمونە من پێش ئەوەی بێمە ئێرە کەسێک باسی کرد کە گوتیان لە سەیران و ئەوانە نابێت لە یەک عائیلە زیاتر بێ یەک بەمنی گوتی جا حکومەت ئاگەی لێ وت کاکە خۆ حکومەت بۆ توێتی ئاگای لێە بێ بە شورتت لە سەردابنێ هەم عائیلە و شورتەوە ئیجراعاتی بۆ توێ نەک بۆ خۆی بێ سپاس دەکەم کاک کەمال سپاس دکتۆر ئاراس سپاس دکتۆر گۆڤەند دیارە من ینی ئەوەی تێبینیم کردووە لە هیچ وڵاتێک من ڕۆژانە چاودێری وڵاتە عەرەبیەکان وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکاکەم هیچ وڵاتێک حکوومەت هێندە لە هاوڵاتی نەپاڕاوەتەوە کە ئاگای لە خۆی بێت لێرە ینی بە پاڕانەوە بە تکاکردن لە خەڵکە پاڕێنەوە بڵێ من زۆر سپاستان ئەەکەم ئەزیزان من کۆتا پەیامی بەرنامەکەم لێرەوە پێم خۆشە بڵێم زۆر سپاس پزیشکان پەرستاران کارمەندانی تەندروستی لە تەواوی کوردستان هێزەکانی ئاسایش و ناوخۆ بازگەکان تەواوی ئەو لایەنانەی کە پێیوەستن بەم بابەتەوە پارێزگاکان پارێزگارەکان حکوومەتە خۆجێیەکان ماندوونە بن لەشتان ساغ بێ بە تایبەت پزیشکان و پەرستاران و کارمەندانی کەرتی تەندروستی بەرەی پێشەوەی جەنگەکانن و کۆتا پەیامیشم وەکو ڕاگەیاندن کارێک پێم خۆشە ئەوە بڵێم کە هەمووی 2 هەفتەیە ئەوەی حکوومەت داوای کردووە گەشت و سەیران قەرەبوو دەکرێتەوە سەردانی هاوڕێ قەرەبوو دەکرێتەوە سەردانی دایک و باوک و خوشک و براو کە سوکار قەرەبوو دەکرێتەوە چوون بۆ کافتریا و ریستۆرانت و جەوگۆڕین و هەواگۆڕینی
کۆتایی هەفتە قەرەبوو دەکرێتەوە ئەوەی قەرەبوو ناکرێتەوە ئەوەیە کە خوا نەخواستە بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە تۆ ئەزیزێکت لە دەست بی هەتا دنیا بێت ڤایرۆسی کۆرۆنا شتێ دەپەڕێنین بەڵام وشەی کۆرۆنا هەمیشە خوێ بە برینەکانی تۆوە دەکات و داوا دەکەم لە خاوەن مڵکەکان کە مراعاتی کرێچیەکانیان بکەم داوا لە دەوڵەمەندەکانی هەرێمی کوردستانەکەم کە ئاگایەکتان لە کرێکارەکان بێ ئاگایەکتان لەو کەسانە بێ کە تاقی بەیانی ئیش دەکا بۆی ئێوارە کیلۆیەک 2 کیلۆ بای 1000 دینار سەمونی بەدەستەوە بێ بچێتەوە بۆ ماڵەوە هیوادارم لەم دۆخەیە پشتگوێیان نەخەین و تکا لە حکوومەت هەرێمی کوردستانیش دەکەم کە واز لە تکا بێنێت بە زەبری یاسا هاوڵاتیان ناچار بکات لە ماڵەوە بمێننەوە چونکە ئەگەر ئەمە نەکرێت ڕاگررتنی دەوام هیچ سوودێکی نابێت ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن ئەو دەستکێشانش کە لە دەستمان کردبوو وەکو ئەوە بوو کە هۆشیارێکی زیاتر بە ناڕاستەوخۆ بە ئێوە بگەێنین ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن خواتان لەگەڵ